كاك اسماعيل زور زياره ماما اسماعيل هم ناس يعني سي صاله اني يعني اجي المزرعه ورا دانشه بخو ورا نان بخو البارحه دولمه ورا والله لا الدلي باشا قناحه وزور زياره. من 32 ساڵە لێرەمە 32 ساڵە ئەو باخچەم دانایە هەر زەلامەک لێ بەخوات گردنی ئازابی پێشم گوتینە بە جەماعەتی هەرچی بێتەکنە من با بخوات گردنی ئازابی. هاتوومەتە گوندی ڕەشکال کە سەربەناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتیە لێرە پیاوێک لەسەر ئەم ڕێگا سەرەکیە ماوەی 32 ساڵە سەرقاڵی فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکانە. ئەو سەرڕا ئێوە کە کەسێکی خاون پێداویست تایبەتە بەڵام وەک هەر مرۆڤێکی ئاسایی لێرە سەرقاڵی فرۆشتن و وە کەسابەتی خۆیە. مام ئیسماعیل سلااوت لێ بێت سەرچاوان پێم بڵێ هۆکار چ بوو کە تۆ بوویە کەسێکی خاون پێداویستی تایبەت؟ لە ڕاوەکەوێ بووم بەڵێ بە ساڵغامی داکەت. باشە 32 ساڵە لەسەر ئەم ڕێگای بەڵێ بەڵێ ئەگەر پێم بڵێ زیاتر چ بەرهەمێکە فرۆشی ئێستا وەرزی هەنارە هەنگوینی شەفرۆشم بە زۆری جستانە هەنگوینە فرۆشم جستانان و پاییزان. ئەی نرخەکانی هەنارە گەر بۆم باز بکەیت چۆنە چۆن نییە؟ شیلۆی بە هەزار یەدەم باشە وعادێک ناکەم. باش ئەو هەنارانەی لێرە دەفرۆشی ئیخۆتە یان لە بازار ناوی خۆمەی باختەی خۆمە لەو شاخێرا هەواتە ئەسوڕێتەوە ئەو لای. باشە ئەو هەنارن بە خۆت لێ دەکەی و یان ماڵەوە یان وەڵڵا زۆربەی زۆری بە خۆریکەمەوە. بۆ تۆ زەحمەت نییە؟ زەحمەت بی چارە نییە. باشە سەرما و گەرما تۆ هەر لێرەی؟ سەرما و گەرمە هەر لێرەمە. باشە خەڵکێکی زۆرش ڕوو تێیەکە؟ باوێ خەڵکێکی زۆر ڕوون تێکات. باشە چەند قسەی خۆشیان بۆکەی ئەوم پێ بڵێ؟ وەڵڵا گازاوگەف هەیە زۆر گاڵتەوگەف پێکەم بەڵام زیاتر دەکە ئافرەتەن گەرمترە. ئارێ وەڵا گەرمترە. ڕاستە سەرکەوتوو بی. پێم بڵێ بەیانیان چ کات دێی بۆ ئێرە چ کات ئەگەڕێەوە ماڵەوە؟ سعات 5 بەیانیان لێرەما سعات 6 هێوارێ ئەچمەوە ماڵ. شەوانیش ناکەی؟ شەوانیش ناکەم. ئەی زستان چ بەرهەمێکە فرۆشە؟ زستانە بە سەنگوینە فرۆشیت. بە سەنجین چێنەوانەی زیاتر بەرهەمەکان لە تو ئەکڕێن کە دێنێرە؟ وەڵڵا زۆر کوردن عەرەبن؟ هەردووکن کوردیشە عەرەبیشە. ئێستا عەرەب جەماعەتێک لێرەیە لە بن کەبرەکان. بەڵێ ئەوان بۆ چاتوو 50 کیلۆ هەنگوینیان دەوێت. 50 کیلۆ لەمێش نەبینە هیچ بەژێکی کە ناکەم. ڕاستە هەنجوینەکەت ئیخۆیان بۆ دێ خەڵکت بۆ دێنێ لا خۆمە ئەو شتی خۆیە؟ خۆمە بەڵێ. باشە ئەو هەنجینە شەکری پێدەی یاخود هەر هەنجین شەکەی تێ ناکەم. باشە ئەمساڵ دەگوترێت نرخەکەی بەرزە و بەرهەمەکەشی کەمە بۆ من ئەو ساڵ و ساڵەکانی پێشی لە سعرێ خۆم لا نادەم هەر بە پازەیە فرۆشم هەر بە پازەشم فرۆش. هەمووی سروشتیشە کابرای بەسرایی بێت دەگەڵێت و فەرقی پێ ناکەم. واتە جیاز نەکردی لە نێوان کورد و عەرەب؟ لە ناو کورد و عەرەب جیاوازی نییە. باشە مام ئیسماعیل چۆنە ئێرەت فراوان نەکرد یعنی شتی دی زیاتر بینی لەوانە ئێرە بە خۆت دەزانێ ڕێگایکی سەرەکیە ڕێگای هامڵتۆن پێ دەگوترێ گەشتیارێکی زۆر ڕووی تێیەکە یاخود بێرە هەموو شۆ دەکا؟ تەماع زۆر باش نییە ئەمن بەرهەمی خۆ بفرۆشم تەواو هیچی دیکەم ناوێت قەناعەتم دێت. باشە ماڵەوە چێ یارمەتی تەدا؟ وەڵڵا بە زۆری پیرۆژنەکەم یارمەتی مەدا. یارمەتی تەدا سەرکەوتوو دەست خۆش مام ئیسماعیل کە کاتمان گرتی. سپاس دەکەم. دەست خۆش بی زۆر سپاس. مام ئیسماعیل
ئەو پیاوە بوو کە گفتوگۆمان لەگەڵ کرد 32 ساڵە لێرە لەسەر ڕێگای سەرەکی هاملتۆن بە دیاریکراوی گوندی ڕەشکاڵ لێرە سەرقاڵی فرۆشتنی ئەو بەرهەمانەیە پیاوێکی ڕووخۆش گفتوگۆ لەگەڵ هەر کەسێک بێتە لای ئەو گفتوگۆ بە ڕوویەکی خۆش لەگەڵی دەکات و ئێمەش هیوای تەمەند درێژی و لەش ساخی زیاتری بۆ خوازین.